نزیک سەدەیە کە لێرەی گوندی هاودیان مسلمان و کریستیان پێکەوە دەژن. ئەوان جگە لە ڕایکردنی کاروباری ڕۆژانەیان کە هاوکاری یەکن، تەنانەت لە بەجێگەیاندنی ئەرکاینیەکانیشیان هاوکاری یەکن و کاتێک مانجی ڕەمەزان دێت زۆرجار خوانی خێزانێکی مسلمان بۆ بەربانگ ئامادەکاریەکەی خێزانێکی کریستیانە. مزگەوت و کلێسا کەمتر لە 100 مەتر لە یەک دوورن، بەڵام ماڵی کریستیان و مسلمان تەنها دیواری خانوەکانیان نێوانیانە. کاتێکی زۆری نەماوە بۆ بانجی شێوان و ڕۆژ و شکاندنی مسلمانەکان. کریستیانەکان دێنە لای ڕۆژوەوانەکان و لەگەڵەوان چاوەڕێی بڵینگۆی مزگەوت دەکەن بۆ ئەوی ئەوانیش لەو کاتدا باشکرا شتێک بخۆن. فازڵ ئاودیانی باس لە هاوکاری و بەسەربردنی مانجی ڕەمەزان دەکات لەگەڵ کریستیانەکانی گوندەکەیان. ڕەمەزاندا زۆر جەوا بووە عنی کە وەختی فەتارێک کێک ئەوان دەرن کادا و کولێسرە ئەوانە لەو بەربانجی لەو مەدینە یان ڕوحەتشی ئەوها دروست بوو. هەر لەو مانگە ڕەمەزان لە ئەو مەسیحیان کەس نەدێت جگەرەی بچێشت یان مەشروباتی بخۆتەوە یان ئاژ بخۆتەوە. عنی ئەو ئەدەبیاتە هەبوو لەناو مەسیحیانێمە، ئیسلامەکانش بەرامبەریەوان هەمان شێوە. پێکەوە ژیان و هاوکاریەکانی ئەوان لە دێر زەمانەوەیە. حاجی عەلی بە ساڵات سوێکی گوندی هاودیانە و دەڵێت لە کۆندا کاتێک چێشت و خۆراک بەو شێوەیە نەبوو، کریستیانەکان بۆ بەربانگ کولێرەی گەرمیان بۆ مسلمانان دەکرد و ئەوان تا مەزرۆ بوونە تا بانگ دەدات و لە کولێرە خۆشەکانی کریستیانەکان بخۆن. سەمونیانەکە سەمونی یەخڕی هوندا سەمونیانەکە ئەتونیانی پێم خۆش بوو ئەبدانین بدەنی هەندەی خۆش بوو. مەقسەد ئەدا نانی تەندورێ بوو، ئەمە شتیوان سێر بوو، ئێمە ئێوە تەندور بوو، یعنی زۆرم پێ خۆش بوو، لۆشانتی ناین. بە هەمان شێوەی کریستیانەکانیش کاتێک ئەوان بەرچی ئاینی خۆیان لە پارێزی خواردندا دەبن، ئەوان مسلمانەکان ئەو جۆرە چێشتانە کەمتر دەخۆن. جانجەبەلی کریستیانێکی هاودیانە و دەڵێت کاتێک جەژنی ئەوان دێت مسلمانەکانیش بە جەژنی خۆیان دەزان و وەک ئێمە ئامادەکاری جەژنانە دەکەن. کە ڕەمەزان دادێ ئێمە احتیرامی ئەو خەڵکە دەگرین کە بە ڕۆژوون لە پێشاویان مەسەلەن لەناو هاتوچۆ ئەوە ئیلتیزام بە هەندێ تەقالیدی احتیرامەوە بۆ ڕەمەزان دەگرین و بۆ ئەو خەڵکەی کە بە ڕۆژوە. ئەوانیش کە ئێمە بە ڕۆژین ئێمە ڕۆژی نییە، ئیمە پارێزە، جا لە بۆیە زۆر دیار نییە. مەسەلەن ئێمەش کە ئەوەی پارێزیمە تەواو بوو، ئەوان دێنە جەژنمان دەبی، جەژنە پیرۆزەمان لێ دەکەن، قاعەمانەیە دێنە ناو قاع، ئەگەر قاعش مەشغوڵ بی سەردانی چەند ماڵێک دەکەن. بە هەمان شێوەی مسلمانەکان کریستیانەکانی ئێرە وەک بڵێ بە ڕۆژوون، چونکە ئەوان نەک لە دەرەوە لە نێو ماڵەکانیشیاندا کاتێک میوانی مسلمانیان بۆ دەچێت خواردن و خواردنەوە ناخۆن. ئەمە چینەوێ دێ جارێ ئەگە بزانانی خواردنیان لە بەرێ بێ ڕەمەزانە شتێک خۆ هەمێ شێرن و هەرەگرن ناخۆن. یعنی لە دوونجیشی ئەبینی جێژنەیە تێنە جێژنانە ماماتینە جێژنانەوە ینی شتی هاتە ئەمە فەرقی ناکەن بنەوە فەڵێ مەسیحیە ئەوە ئیسلامە بۆستە هەوڵە لە سە دینێ خۆ مەستەسە دینێ خۆ براشین لەو وەتەنەی و لەو منتیقەی و لەو گوندەی. بەشێک لە کریستیانەکان لەو مانگەدا واز لە کاسبی ڕۆژانەی خۆشیان دەهێنن، چونکە ئەوان دوکانی مەیفرۆشیان هەیە، بەڵام کاتێک مانجی ڕەمەزان دێت تا تەواوبوونی ئەو مانگە ئەوان دوکانەکانیان ناکەنەوە. لەوەتەی مانجی ڕەمەزان لە وەرزی گەرمادا دێت ئەو هاو نیشتیمانیانەی کە بە ڕۆژوو دەبن شەوان ناخەون تا پاش شێو دەکەن. بە هەمان شێوەش کریستیانەکانی ئێرە لە بریەوەی ڕۆژ بستنە سەردانی دراوسێکانیان ئەوە شەو لەگەڵ موسڵمانان بەڕێ دەکەن. بەخێرقاد ڕوودا و گوندی هاودیان.